خۆشەویستانی پرۆگرامی نایابەکان سڵاوتان لێبێت لە باخچە جوانەکەی باخی گشتی شاری هەڵمەت و قوربانین لە سلێمانین. هاتوین بۆ لای نایابێک، پرۆفیسۆرێکە، پزیشکە لە نەشتەرگەریە شارەزایەکی زۆری هەیە و زیاتر لە 40 ساڵە لە بواری پزیشکی و نەشتەرگەری خزمەتی گەل و نیشتیمانەکەیەکە. خۆشەویستانم، ئەویش پرۆفیسۆر دکتۆر تاهیر هەورامیە. با پێکەوچین بۆ لای و گفتوگۆ بکەین. فەرموو. یا الله دکتۆر، بخير عليكم السلام. باشی دکتۆر جان، دەنگ و باست باشی شکر، دەنگ و باسی جەنابەت باشی شکر، تۆ باشی زۆر سوپاس دەکەم. ماندوو دەکەین ئەم ماوەیە. نا بەس بەخێر. فەرموو نابێ فەرموو بەخوا نابێ. دکتۆر جان چۆنی تەندروستی چۆنە؟ باشی شکر. سپاس دەکەمەوە شۆڕە. وەڵا الحەمدولله هەموو شتێ باشە لای ئێوە؟ باش لە خوا بەزیاد. دکتۆر ئێستا ئێمە لە ڕیکۆردی بەرنامەکە پێنجشەممەیە، جا کۆتایی هەفتەیە. بەڵێ من دڵنیام ئەم هەفتەیە زۆر هیلاک بووی، ئیشت کردووە. بەڵێ چەند عەمەلیاتت کردووە ئەم هەفتەیە گەر بزانم؟ وەڵی ئەم هەفتەیە بالضبط بڵێ چەندم عەمەلیاتە کردووە؟ تقریبی احتیمال لە دۆری 15-16 عەمەلیات. 15-16 عەمەلیات. هەفتانە تقریباً چەند عەمەلیات دەکەن؟ هەفتانە من ڕۆژی شەممە لە نەخۆشخانەی مناڵبوون لەگەڵ دکتۆرەکانی ژنان و مناڵبوون، نەشتەرگەری شێرپەنجەی مناڵدان و هێلکەدان و ئەمانە و لەگەڵ بازێ نەشتەرگەری تری حەوز و ئەمانە ئەکەنەوە. ڕۆژی شەممەیە عادەتەن 2 بۆ 3 عەمەلیات دەکرێت. ڕۆژی سێشەممە لە خەستخانەی جامعەکە 10 بۆ 12 عەمەلیات دەکەین. ئەوی ئەمانە هەمووی بە بەلاشەکە باسیەکەم. ڕۆژی دووشەممەش محازەرەیەکمان هەیە لە خەستخانەی جامعە و محازەرێکی لە خەستخانەی ژنان و مناڵبوون. ڕۆژی چوارشەمەش لە خەستخانەی فاروقی ژەکەم. ئێوارانی هەموو ڕۆژێ لە عەیادەکەی خۆم نەخۆشە بینم. نەخۆشەکان ئەوانەی کە یان بینم بازێکیان عەمەلیاتیان کە پێویست بێ یا لە خەستخانەی جامعەکە یەکەم کە ئیمکانیەتی نەبێخۆشی ئەگەر داوا بکە یا لە خەستخانەی سۆما یا لە خەستخانەی فاروق بۆ یەکەم. بەڵێ باشە دکتۆر، جا بینەرانی خۆشەویست، ئەوەی کە ئێمە بە دوواداچوونمان بۆ کردووە لە کوردستان 24 تیمەکەی بەرنامەکەمان، دکتۆر بەس لە ساڵی 2023 لە نەخۆشخانەی فێرکاری ئەوەی کە پێڵێن تەعلیمیەکە سلێمانی پێڵێ 200 عەمەلیاتی کردووە بە بێ بەرامبەر تەنها لە 2023. لە 2024 236 عەمەلیات بەبێ بەرامبەر زایدەن ئەوانەی کە لە ئەوەی جەنابەت باس ناڵبوون و ئەمانە زایدەن ئەوانە نازانم شەنە. باشە دکتۆر، تۆمە عەمەلیاتە بەلاژەکەیەکی پارە و دەزەکەوێ؟ پارە یەکەم من خانەنشتومم ماعاشەکە وەرەگرم، دووهەم ئێواران عەیادەکەم هەیە لە شت ساغ بێ یاخوا. سپاس. هەندێک هەیە ئەڵێن دکتۆر، یعنی زۆر دکتۆرەکان زۆر حەزیان لە پارەیە، بەس ئەمەی کە جەنابەت باسی یەکەیت، یعنی لە ساڵێکە 200 بۆ 250 عەمەلیات بە خۆڕایی، ئەمە هیچ لەوە ناسێت و حەزە لە پارە بێ. نا من حەزم لە پارەیە، بەڵام شەر نییە. ئێمە کامین بە دکتۆر سوێنەکەی بۆقرات ئەڵێ دکتۆر یەکێک لە مواسەفاتەکانی دکتۆرەوەیە مەرج نییە پارە لە هەموو نەخۆشی وەربگرێ، ئیلا هەموو نەخۆشە بە پارە بکەی نابێ. خۆی بە نەخۆشەیە نیەتی خۆ هەشە هەیەی، بەڵام دەستی تێ ناشێ بۆ خۆی سەرفیکە، هەردووکی یەکش دەگرێت. ئەی تۆ چۆن لێکی جیاغیت؟ من لەیەکی جیا ناکەمەوە. من بە نەخۆشەکە کێ بۆلام بۆ عەیادەکەم ئەڵێ مەسەلەن بڵێن فتقی هەیە یا مایسیری هەیە یا شێرپەنجەیەکی هەیە لە شوێنێکە، ئەڵێم تۆ خۆ دەتەوێت لەکوێ عەمەلیاتەکە بۆ بکەم؟ ئەڵێ تۆ لەکوێ ئیشەکەی؟ من ئەڵێم لە خەستخانەی جامعەکە بە بەلاش بۆ دەکەم.
یعنی هەموو اختیارەکانی تێ ئەڵێم بە زەوقی خۆت تۆ کامیانە دەوێت مەسەلەکە سەرەیتیانە یعنی خۆی بە زۆری لە خسخانەی جامعەش بێ کە بۆی بکەم سەرەکە ناگاتە 15 بە 21 ڕۆژێک سەرەی بەرەکەوێ یعنی ئەوەی کە بڵێ هەستکەی کە تۆ پارەشی هەیە بەڵام حەزەکا بە بەلاش خۆی حەزی لە بەلاشەکە بێ من یەک بناقەشەی لەگەڵ تۆ هەر بە فەقیر ێزانی خۆی کابراای کە پارەکەی سەربەکە بخۆی هەر فەقیرە وەکو حرەسی بانگ وایە حرەسی پارەیە هەرسی باغ خۆی کابرای حرەسی باغ فەقیرە ئەو پارەیە لەبەر دەستیایەتی خوش بۆیە پارەمانایەتێ بۆی سەرفی کردوانە دکتۆر جەنابەت کەی هاوسەرگیریت کرد ساڵی چەند ساڵی 1982 82 یعنی چەند ساڵە تا ئێستا 43 ساڵە 43 بەڵێ هاوسەرگیریت پێ چۆنە 43 ساڵ وەڵاهی من زۆر مرتاحم یعنی هاوسەرگیری و بە شتێکی من هەموو جارێ بەو تەلەبانێک کە دەستی شامپیاڵە مەگەر هاوسەرگیریان نەکرد بێ نەسیحەتیانەکەم کە زوو ژن بێنن با زوو مناڵیان بێ زوو مناڵەکان گەورە بن بۆی بە هاوڕێی خۆت بن بە هاوڕێی خۆت نەک بە پیرە پیر و گۆشارێ بەدەستەوە مناڵەکەشە تازە لە ڕەوزە و ئیبتیدای ئەوانە ئەوەش هەرەبی هەرخوا بیار خراپ نییە بەڵام ئەوەی یەکەمیان باشترە ئەوەی یەکەم دکتۆر خێزانی جەنابیشت هەر دکتۆرە هەر بەڵێ سەبیبە. دکتۆری ژنان و مناڵبوون باشە لە ماڵەوە ئەبوون دانیشتن یا هەریەکەی لە ئیش و خۆ نەزانم ئیشی نا دکتۆر زۆر زۆر. ئێوارانیێنەوە بۆ ماڵەوە و ئێمە لە ماڵەوە لە تەڕ لە وەشێک ناوی دکتۆری و دەخۆش و ئەمانە نابین نییە کان نەما هیچمان دکتۆر نین ئەوەی بیستومە ئیتر جومعان ئەچی بۆ تەوێڵا بۆ زێدی باو باپیران بەڵێ بەڵێ لەوێ چیەکەی جارێ خۆی جمعان خۆی ئەمڕۆ پێنجشەمەیە ئێمە بە زۆری پێنجشەمە ئەڕۆین شەو لەوێ ئەمێنینەوە بەڵێ من و ماڵەوە تەبان بازێ لە مناڵەکان نایەنەوە لە ماڵی خۆیانن کاڕۆین شەو لەوێ ئەمێنینەوە ڕۆژی دووەم ڕۆژی جمعە نەخۆشوشتی وای ئەو منتقەیە بێت ئیتر یەت بۆ لەم ئەی بینین علاجی بۆ ئەنووسین یا بازێ مشاوەرەمانەکە بازێ ئێستیشارەمانەکە خەڵکی کەش خزم و کەسوکارمان نییە بۆ لامان ئێستا بڵێن ئەمڕۆ کە بڕۆینەوە ئێوارە خەڵگیە لەگەڵمانەوە لەوێ دائەنیشین و شەوەکە وەکو شەو ئەبێ بە شەوچەرە شەوچەرەیەکی ئەوسا ئەیبەیرە سەر خۆش ئێستا بۆ خەڵگەڵێ فۆقدان زاکرە زۆرە ئێمە کە لە تێوەڵە بووین ئەوانەی کە تۆزێ بەتەمەەن بوون لەبەر دەرگای مزگەوتە دانیشتن یا لە شاخانەیەکە دانیشتن یەکتریانە بینی قسەیانە کرد بە یەکەوە ئێستا کابراایك کە بوو بە 75 ساڵ ئەبێت لە ماڵەوە سەیری بە سەقفی ماڵەکەیان مۆبایلەکەی خرکی مۆبایلەکە ئەگەر لێ بزادێ یا ئەگەر تااقەتیە بێ مۆبایلی ژوات لێ کاکە دوای قسە لە بیرە باتەوە ڕاستە تۆ بێ ممارەسە بکەی ینی بە قسە لەگەڵ خەڵکە کۆمونیکیشنت نەبێ تاون نەبێتەوە تۆ با سەیری ڕسم گەی سەی ڕسم بە خەڵکیشی دکتۆر خەڵکی هەورامی من ینی زۆر خۆشەوێ و بە باوەڕی من خەڵکی هەورامی زۆر زیرەکەن هۆکاری ئەو زیرەکی ئەوەیە کە گوێ زۆرە خۆن یا چییە بەڕای تۆ احتیمال هەیە هی گوێز خواردنەوەکە بێ چوونە ساشوورێت ئەنسا شوورێتە فاتیاسی وشتوای تایە ئەمانە بازێ مەسایلی تریشی تایە وەکو معادین و ئەمانە شووە تۆ گوێزێک یا ناوکێک کە ڕوێنی ئەوەنە مەوادی غیزایی تایە کە درەختێک یەتە دەرەوەتیە ئینتاجی بەڵێ ئینتاجەکەی ئەبێتەوە بە درەختێک نەوەی دووهەمی یعنی خەڵکی هەورامان لەبەر ئەوەی شوێنەکان سەخت بووە وەختی خۆی لەبەر ئەوەی سەرماوەسۆڵە زۆر بووەتیایە لەبەر ئەوەی دوورە دەست بوون لە هەموو شتێک خۆیان بیریان کردوێتەوە کە خۆیان ئەبێ شۆن بدن بەڕێگاوە چۆن بژین و ئیکتیفای زیاتی بکەن زیاتی بکەن بەڵێ بەڵام خۆی لە ئەساسە کتێبێکی دەستدوزێ پێش زین و ئەمانە زمانی زەردەشتەکان کارە بووە لە هەورامانە حکومڕانی بە پەرلەمان بووە و ئینتیخاباتیشی تێکراوە بەڵێ شوێنی ئینتیخاباتەکان پێیان وتووە مەر و ئێستا ئەوەی کە ئەندامی ئینتیخاباتەکە بووە پێوتەی ژیلۆمەری بە هەورامی پێوتەی ژیلۆمەری ئەمە تەرشیحکردن بۆ ئەوەی کە خۆت بڕۆی تەرشیحکەی احتیمادی کردووەتە سەر ئەدای تۆت بۆ کۆمەلگاکە یعنی تۆ کە وەختی ڕۆشتووی بڵێ من ئەمە خۆم هەڵبژێرم بەڵێ من ئەمەوێت تایر هەورامیم خۆ
هەڵبژێرم ئەبێ من وتبێتم هاتوومەتەوە لە تەوێڵە بەبێ بەرامبەر خەڵکم علاج کردووە دەرمانم هێناوە بۆ خەڵکم لە مردن ڕزگار کردووە یا لە نەخۆشەکەی یارمەتیم داوە یا شتێکی لە بابەتە اینجا بۆم هەبووە کە خۆم تەرشێکەم اینجا ژنیش حەقی سەوتی هەبووە حەقی دەنگدان ئەمە 4,000 ساڵ پێش ئێستا لە ئەو کاتە ژن بۆی هەبووە کە خۆی هەڵبژێرێ خۆی بەڵێ بەڵێ بۆی هەبوو ئەمە لە کتێبێکی دەستنووسە هەیە وابزانم لە بەڵبەندی ڕۆشنبیری هەورامان لای کاگەوی یەکشی تری سەیری هەورامان ئەوەیە یعنی خەڵکانێکن زۆر ئارامن ئەعسابیان ساردە شەڕ ناکەن دەنگیان بەرز نییە ئەوە باسی هوەرەکانیشیان هوەریان ناکەم بەڕاستی هوەرەکەەوە هەموو کەسە باسی ئەکای بەڵام خۆی ئێمە ئیمانمان بە قەزا و قەدەر هەیە ئیمانیشمان بە کوشتن و مشتن و ئەمانە نییە خۆی تۆ ئەگەر حتا لەسەر ئاستی ئێستای عراقگەر لە هەورامانە مەسلەی تونند و تیژی دژی ئافرەتان حیسابکەی ئێمە نیمان تقریبا سفرە تقریبان سفرە ئەوە جێشانازیە بەڕاستی ئەمە ئێمە هەمانە ئێمە ئەو عادەت و تەقالیدەمان تۆزێک لەوانەیە بەڵام هەرچەند ئێمە دوای کاولبوون و تێکەڵبوون و ئەمانە ئێستا ئێتر خەریکە هەورامانی عێراق ئەو بەشەی هەورامانجی خۆی هەورامان ئەوانەی کە پێوتێ ماچۆگۆ 7 ملیۆن و نیو زیاترن تۆ ئەگەر حیسابی ئێران بکەی کوردستانی ئێران جگە لە شارە گەورەکان زۆربەی لادەکان ماچۆگۆن اینجا کاکەیەکان بە زمانی ماشۆ قساکان زەنگەنە و جبور و باجەڵان و زازا و تاڵیش و حەزەر و ئەمانە هەمووی بە ماشۆ قسە دوکتۆر ئەمە ئێستا کە سبەی نێچووی بۆ تەوێڵە ئێمەش دوا دەکەوین بەخێر تیمەکەمان دێین باسی ئاو شتانەی هەورامانەکەی باشە بەسەر هەستەکەم یەک کۆمەڵ زانیاری زۆرت هەیە لە مێژووە بژیر بەسەر شاو بەخێر باش نییە باش خۆشویستانم ئێستا لە سلێمانیەوە چاوەڕێکین سبەینێ دەچین بۆ تەوێڵە لەگەڵ دوکتۆر زۆریەکەم کارت ئەوەیە نەخۆشە بینی بەڵێ بەڵێ لەم هەوا خۆشە لەم هەوا خۆشە مام ڕۆژە خۆشەدا خەریکە بارانی شەبارێ تۆزێت تەرزەژە باری ئاکۆرە خێر و بەرەکەتە پاییزە زۆر خۆشە خاصە شعار پێمی سوو سلێمانیە گێرەش بارەشۆ پێم خاصە شایە گێرە و بارەشۆ دکتۆر عیلاجەکە بۆ نووسی بەڵێ ئەمە علاجەکەی ئێستا بێ شایەکەم بۆ بگرێ لە سلێمانی لێرە ئیشعالیە لەوێ هەر لەوێ بینەوە بۆی باش تەواو دکتۆرە بێ لە سلێمانی بەڵێ ئەشیعە بگرێت و دوایی بێت و بەڵێ باش ێستا بم زستانە بم جومعەیە بم سەرمایە هاتووی بۆ زێدەکەی خۆت فەحسی کەسوکارەکەی خۆ دەکەی بزانیت و هەر بەبێ بەرامبەریش بەبێ بەرامبەری چەند ساڵە میشاغی نەوەکەوە لە نەوەکەوە بەڵێ هەموو جومعەیە هەموو ژمای جگە لە فترەیەکی تێکەوەێت نەمەتوانی بێمەوە لە بەروایزە مەسایلی سیاسیە وەختە لەو هەموو ژمایە هاتوومەتەوە ئاخوا لە شت ساغ دەست خۆش بێت بژی خۆش من ئێستا لێرە بەجێ دێڵم لەگەڵ نەخۆشەکانت دوایی گفتوگۆکەی باشە بەسەر بە ئیجازەیەوە
جوانە ئەم دانانە بۆ سرعەتی بەکار هات ئێستا باشتر بەکار نایە. السلام عليكم. عليكم السلام. ماندوو السلام نەبن. عليكم. باشە شکر سعدان باشە ئەمە چییە ئەمە ئەمڕۆ ئەمان ناخۆین بەڵێ بەڵێ جا دکتۆر ئەمە تەندروستە بەڕایتەوە ئەم وڵای خواردانە خۆی گوێ بگرە خۆشەنی هەموو خواردێت تەندروست بێت بەڵام نەوەی گۆشتەکە باش بێت تەندروستە وانە خۆی من ئەڵێم هەموو شتێ بخۆی یعنی ئینسان هەموو شتێ بخوا بەڵام کەم بخوا وایە وانە دوکتۆر بابا وایە کەم بخۆ هەندێک هەیە مەسن کاربۆهیدرات وشت ناخۆن و ئەها خۆی مەزدەری خراپی بۆ لەشی ئینسان کاربۆهایدرێتە لە هەموو شتێک خراپترە لە چەوری و لە پرۆتیناتیش خراپترە. ئەمە پرۆتینە بڵێن ئەوە پرۆتینە زۆر مشکلی ئەگەر کاربۆهیدرات نەخۆی لەگەڵ ئەگەر تۆزێ نانیشی لەگەڵا خۆیەوە کاربایدەکەی تامون لەزەتەکە خۆشەوە لەزەتەکەی خۆش دکتۆر ئەم باخە هەری جەنابدا بەڵێ هی هەر بە وەراست بۆمان ماوەتێ ئەو ئەمە سەنەدی ئەم باخەمانەیە هی ساڵی 1970 هیجری کە باپیرانی ئەو وەختەمان وەقفیان کردووە بۆ یە نەفرۆشێ 1970 هیجری وەقفنامەی ئەو وەختەمان هەیە ئەم جۆزانە بڵین باو باپیرانی ئەون ئەمە ئەوان ڕوانویانە ئێمە بەرەکەی خۆین ئەمە ئەیڕوین بۆ ئەوەی نەوەکانی داهاتوومان لێ بخۆن ئینشاءڵڵا. بەڵێ دکتۆر ئەم دانانە کە بڕاونەتەوە و شکبوون اینجا بڕاونەتەوە نیە ئەمە وشک بوون ئەمە خۆی ئێمە لە هەفتاونەوەوانەوە کەتر لادەکان داگیران و خەڵکەکە شۆڵ کرا و شەڕی عێراقوێران لە هەشتاکانە دەستی پێکرد باخەکانی بەخزمەندمانەوە دوایەوە کیمیابەرانی هەڵەبجە و هەورامانی هات بەسەرا تامان خۆی 680 ئەوەنە کەس بەس خەڵکی تەوێڵە لە کیمیابارانە شەهید بوون. ینی من مام و پورزام و پورم و خاڵم و ئەمانە هەمویان شەهید بوون لە کیمیابارانی هەڵەبجە. ئێستا ئێمە یارمەتی چیتان بین؟ وەڵای یارمەتیمان بەندی وەڕۆ بیخۆن. دکتۆر ئێرە باخەکەی جەنابدا ئەم ئەشکەوتە چییە دروستە کردووە؟ ئێمە لە خۆی باکەوەیە تەوانێمە تا سەر دوورگەی شاقێکی ئێمەیە بەڵێ ئێتر من ماوە تەوان زۆرم خۆشەوێ خێزانەکەم قەزمنەوە بەڵێ حەزی ئەکرد کاشکەوتێکیشمان هەبێت لە باخکە لەبەر خاتی ئەو هەساین ئەم ئەشکەوتە دروست کرد هاوسەرەکەت ئەویست ئەویست ئەشکەوتمان هەبێت بۆ چیەتی؟ ئێتر حەزی ئەکرد واردانیشت زۆر جوان ئێتر لەبەرەوە بەمان دروست کرد طبعا خۆی دیزانەکە لە ئەساسا باسکەم لە ئەساسا لەو دەرگایە بوو ئێمە وانی هەزمان بوو بڵێ لێرە بڕۆنەوە سەر قاتی سەرەوەی خانوەکەمان بەڵام کە گەیشتە ئێرە ئێتر خۆی بێزار بوو لە شاوەڕوانیەکە وەدی گەگەتەوە خۆتی مەسە نامێ بە زۆرت کردو ئەمە ئەمە وەستای ئەمە فەرهادانەیە فەرهادانەیە بۆ شیرینی کردوەکە دوای شیرینی زاج بووتی دایک شیرین چیمان پێەکەن ئەوانی دکتۆر زۆر جوانە ئەمە بە چی هەڵکردراوە؟ وەڵا بە درێن و ئەبانە ئاها سەیریکە ئێستا ئەمە هەمووی ئەبریسکێتەوە وەکو کرستاڵ وایە ئەگەر سەیریکەی بەواشی. دکتۆر لە پاش ئەوەی کە ئیتر فەحسی خەڵکەکەیت و بەڵەوانیتە بۆ ئیسراحەت یەکتە ئێرە ئێمە ئێرە بەڵێ ئەمەش هەر خۆتان دروستان کردوم بەڵێ دکتۆر زۆر جوان کراوە ئەم دیزاینە چۆن کراوەی ئێرە؟ خۆی بیناسازی هەورامان وەختی خۆی خانووەکەی خوارەوە ئەبوو بە حوشە بۆ خانووەکەی سەرەوە بەڵێ اینجا ئێمە وەستای کارامەی هەورامانی ئێرانمان هێناوە بۆ دانانی بەرد و تەختە و شتەکان ئەو پەنجەرانەماندانە وەکو دیکۆری کە نەماوە ماڵێکی ترە بەڵێ ئەمە بەر دەرگای ماڵی سەرەوەیە یعنی جاران لە هەورامان ئەمە ماڵی سەرەوە ئەو ماڵی سەرەوە بوو ئەمە حوشەی ماڵی خوارەوە بوو بەر سەربانەکەی ماڵەکەی خوارەوەش حوشەی سەربانەکەی ماڵەکەی خوارەوە بەڵێ بەڵێ
لەگەڵ ئەو بەردە تایبەتی هەورامانە اینجا داری شتێکەڵ کراوە. بەڵێ خۆی دارەکە بۆ دوو سێسەبەیە بۆ ئەوەیە کە بەردەکان ببەستێتەوە بە یەکەوە جوانکاریەگە بە شوێنەکە اینجا پتەویشیەکاو یعنی لەگەڵ ئەوەش جوانە بێت یانی کە ئەیبینی احتیمالی ڕوخانی کەمترە بێتەوە. من خۆم بیرم بێ لە 45 سەرەتاییە بووم بە 11 ڕۆژ دەوری 6 مەتر بەفرباری ئەو بە هەموو بەفر ئەمانە خۆ هەموو لۆدەکەی لەسەر سەربان و دیوار و شتەکار بوو بەفر ڕاماڵی نوشتەکە عیدی ئەمە عیدی هەموو کەس هی سەربانی خۆی. دکتۆر ئەبینم بەڕاستی ژیانی خۆتت زۆر جوان ئۆرگانیزە کردووە یعنی هەم ئەم خێر و خێراتەش ئەەکەیت هەم کاری خۆشت دەکەیت هەم لەگەڵ فامیلێکەشتا و خێزانی جەنابیشت هەم دکتۆرە دەبینم خێزانێکی زۆر جوان یعنی چۆن فریای ئەم شتانە کەوتووی چۆن چ شتێک گرنگە مەسەنەن گەنجێکی ئێمە ئێستا وەکو دکتۆر تایر بتوانن سەرکەوتوو بن نەسیحەتی چیانەکەی وەڵای خۆی یەکەم تۆ بێ زوو بخەوی وەسی لەخەو قاعدەی ئەوە قاعدەی ڕقەمیەک من سعات دەیشەوە خەوم سعات 6 بەیانی بەخەبەرم بەڵێ ئەما خۆی یەکەم شتە کە بیکەی لە ژیان تا بۆی سەرکەوتووی بی دوایە بێ کۆڵنەدەریش بی لە عینەن کاتەوە و تۆزێک يعني بتواني خۆت هیلاکەی يعني من ئەرادە العلا سەهر اللەیالی بەو بەسیتیە نایەتە پێشەوە بۆ هەموو کەسێک یعنی ئێمە لە پێنجی ابتیدایە کە لە هەڵەبجە ئەمان خوێن چەناهاجە لێرە بە کۆڵی خۆممان یعنی حتا ئەو وەختە لە ترسی تیارۆ بەیارە نەئەکراتۆ سەیارە و حتا وڵاخیش بەریت و ئەمانە بەعزە جارێ ئەوانەی کە مەسئولیەتیان هەبوو نانەهێشت یعنی کە بڕۆی بۆ هەڵەبجە لە بەرەوەی هەڵەبجە بەدەست جاش و حکوومەت و ئەمانەوە بوو تۆ نابێ بڕۆی بۆ ئەوێ ڕاستە زۆر ڕاستە تۆ سەرکەوتوبی ئەو بە ئاساری ئەوە بە ئاساری نایە ئێمە ئەڕۆشین کۆلێجی پزیشکیوان لەموو سەڵتاوە کردو ینی ساڵی 3 سەفەرمانەکەداهاتیەوە بۆ سلێمانی. دکتۆر بەرنامەکەمان بەداخەوە خەریکی ئیتر خەریکە کۆتایی دێ کاتەکەمان هەرەوەنگە بوو من زۆر زۆر سپاسی جەنابەت دەکەم بەڕاستی کە کاتی خۆتتدا لەگەڵ ئەو هەموو سەرقاڵی جەنابەت کاتێکتدا بە ئێمە حەز دەکەم مەسەلەن وەکو کۆتا قسە بێ بۆ ئەم بەرنامەیە کار و چالاکی داهاتوو چییە بێ یعنی هەم لە بواری وەکو ژیان هەم لە بواری میهنەکەی خۆشت یەکەم وەکو ژیان ینی لەوانەیە هەر بەردەوام بۆ هاتووشۆی بۆ تێوەڵە و بۆ بازە جارێ بۆ شوێنێکی تر و حتا بازە جارێ بۆ هەولێر و من محازەڕاتیش لە زانکۆی کۆیە و بازە جارێ لە زانکۆی هەڵەبجە کۆلێژی یاسا زانکۆی هەڵەبجە کۆیە کۆلێجی پزیشکی دەرزەڵێمەوە لە یاساش یاسایی هەڵەبجە بڵێ دەرسی تۆمعەدلی دەرسی پزیشکی دادوەری فەخریشی پێوە کەم کە ئێمە خۆمان مەجموعەیەکین لە سلێمانی و لە کوردستانیشا یعنی بنیادنانی پزیشکی دادوەریمان باشە دکتۆر ئەم شتە خێرخوازیانە مەسەن ئەم فەحساناغی بە خێرخوازی مەسەلەن کۆمەڵێک دکتۆر نێ و یەکتری ینی وەکو بڵێ مەنظەمەیەکی خێرخوازیدان دروست کردووە هۆکارگەی چییە بۆ ئاکەن وەڵات خۆت بەعزە جارێ هەستێکت هەیە کە بزانی بتوانی یارمەتی خەڵکی بی هەست بەخۆشیەکەی کابرا هیچ نەبێ پێدەکەنی خۆ من بەڕێی خۆم دکتۆری نەوەکە لە ئێدمان ئێدمانی ئەوەی کە کابرا سپاسە دەکا یعنی گینا ئێدمانی ئەوەی دکتۆری یەکێکە لە ئیشە پزیشکیە زەحمەتەکان بە تایبەتی نەشتەرگەریەکەی کە نەخۆشەکە تووشی مەشاکل بێتە خۆت خەوت لێ ناکەێت. پرۆفیسۆر دکتۆر تاهیر هەورامی زۆر زۆر سپاسی جەنابەت دەکەم کە کاتی خۆتدا بە ئێمە هیوادارم هەر تەندروست باش بی ئینشاڵڵا و هەر بتانی خزمەتی گەل و خاکەکەت بکەیت و ئێمەش بتوانین خزمەتێکی جەنابەت بکەین. بژێ سپاسانەکە بۆ سپاسی خۆش و بەڕێزان کامێرەمان و ئەوانەی پشتی کامێرەکە و دەرێنەرو هەمویانەکەی زۆر زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویستی نایابەکان خۆشیستان مەتا بەرنامەی داهاتوو و نایابێکی تر بەخوای گەورەتانە سپێرم کاتیش خۆش و خواتانەکەم دکتۆر جان زۆر زۆر سپاس زۆر سپاس بۆ زۆر مەمنون.